ام قاچم سقطه ناچم بيتو قاچم ما بين مالو سريني بخمس جرق ما اما حالي منه ام سريني خمس جرق من انا خو من والله قرباني تشاو بربي كعبه امي ولا كادم صوب جازم لخاليكم قرص كدغه باو خواك دروسي كدين سێ کاژمەرە پێشمەرگەیەک لەسەر شەقامی ئەولێر کەس نەزان هاتووە لێرە دەڵێت دەمێت وەکو خانەنشینی کەمەندامی سەنگەر خانەنشینی بکەن نەک وەکو کەسێکی ئاسایی کە بە نەخۆش خانەنشین بکرێت بەهۆی ئەوەی کە لە شەڕی داعش وەک خۆی دەڵێتن بریندار بووە. جا دەمێت قسە لەگەڵ کاک عەتا بکەم کا پێشمەرگەیەکی سنووری سەی سادقە کاک عەتا سڵاوت لێ بێ و ماندوو نەبی هیوادارم باش بیت. سڵاو یەخوا بەخێر لەسەر چاوەکانم برای عەزیزی منی قوربانی چاوانەکانم من لە لیوای پێنجی پیادەی شارە زۆرم دوو جار بە سەختی لە شەڕی داعشا بریندار بووم عیب نەبێت دوو فیشەکدایەتی لە سمتم فیشەکێدایەتی لە باڵم فیشەکێدایەتی لە بنڕانم فیشەک شوێنێکی کاریگەری بردوم داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم داوای لێ یەکەم بێتە سەرخەت بۆم کەیسەی من نەخۆش نیم کەیسەکەت چییە؟ کەیسەکەم قوربانی چاو من ئەمە هەردوو تەبەڵی خەسخانەکەی شۆڕش و خەسخانەی شارم هاپیە لژنەی پزیشکی ئەیدا سا پەنجەیان دامەتێ ئەچمە لژنەی پزیشکی ئەڵێ کاکە گیان تۆ کەمەندامی سەنگەری ئەچمۆ لە بەشی یاسا بە نەخۆشخانەشینیان کردم من بە نەخۆشی کاتێ قبوڵی ناکەم من نەخۆش نیم من بە هەموو قانون و یاسا و شەرعێک کەمەندامی سەنگەرم داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بێتە سەرخەت بۆم کەیسەی منە منیش وەکو هەموو پێشمەرگ کارەکەت لە کوێ وەستاوە؟ کارەکەم لە 2020 دەستی پێکەنات و چوون پێکەن و بڕۆ بێرەوە ئەمە تەقیبەن بیزهەم جارە من ڕێ هەولێر سەی سایق ئەگەرمە بەر و بە قەرز و قۆڵەت هێم و ئەڕۆم هاتوچوو لە بینی سەی سایق بۆ هەولێر لێرا وەڵامێکی کاریگەرم نادەنەوە بڵێ کاکەگیان تۆ کەمەندامی سەنگەری سەریان لێ دەرناکەم خۆشم قوربان ئەرە وەڵا داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بێتە سەرخەت بۆ ئەم کەیسەی من کەمەندامی سەنگەرم بە هەموو قانون و یاسایەک من دوو جار لە شەڕی داعشە بە سەختی بریندار بووم. باش کاک عەتا ئێستا وەک خۆت دەڵێی ناتوانانی کار بکەیت قاچم سەقەتە قوربان ئەم قاچم سەقەتە ناچەم بێتۆ قاچم ما بێ لە ماڵۆ سەرینێ بخەمە ژێر قنما ئەمە حاڵی منە ئەم سەرینێ خەمە ژێر قومدانە خۆم من قاچم سەقەتە من هیچ کارێکم پێ ناکرێ. باشە کە کارەکەت بۆ خۆ دەڵێ لە ساڵی 2021 خەریکی کە دەڵێن نایکەن سەبەبەکە چییە؟ وڵی سەبەبەکە لای ئێمانە نازانم بۆ یعنی نازانم بڵێم لە نازانم هیچ ئشکالێکم نییە من لەسەر ئەم پەنجە ماڵێ ئەم پەنجەوتی بەچی وای لاتەوتم دینەمە قرتانێتی خۆ درۆم لەگەڵانەکرد دەڕاست پێم وتەوتیمە ئەم پەنجەم لە شەڕ وای لێ ناتوە ئیتر باقی هەموو گیانم لە شەڕی داعشا وای لێ هاتووە هەل لە پردێەوە هەتا جەلەولا تا خانەقین من شەڕم تیا کردووە بە شایەتی کاک سەفەری بێسەر و کا حکمەت لاورانی من لە جەبهەی لە پردیا بووم ئەو ڕۆژەکە دەبابام ڕاستەکان سووتێنرامە لێ بووم من لێو شەڕا بووم قوربان هاوان وەکو هینە باری بەسەرمانە بەس وەفایەوەیان لەبەرچاو بێ. باشە ینی ئەو بۆی ئەو پەنجێتەوە ێستا دەڵێن ناکەێنێت وەڵی قوربانی چاوم ئەم پەنجە سادەیان دامەتێ وتی بەچی وای لاتەوتم دینەمە قرتانێتی خۆ درۆم لەگەڵانەکە دەڕاستی بێودە ئەلێم کاکە من قاشم سەقەت بووە با بە فیشەکدایەتی لە شوێنی کاریگەرم بردێتی بەس حەقی شەرعی خۆمەنێ خۆ داوای کاکەوەنە شۆپاریان لێ ناکە من بەس حەقی شەرعی مەتا ئەمە کتابەکان مامووی یەکشتی نایاساییم نییە هەمووی بە یاسا کراوە ئەرە وەڵا. باش کاک عەتا وەک خۆت دەڵێی ناتوانانی کار بکەی و ناتوانانی داوامیش بکەی بەو شێوازە خێزانداری منداڵی بەچی دەژی وەڵی قوربانی چاوم بەڕەبی کەعبە ئامی وەرە کاتم 150 لە خاڵێکم قەرز کردووە باو خواکە دروستی کردین. باشە خێزانداری منداڵت هەیە؟ بەڵێ سێ منداڵم هەیە بەڵێ کارە وەڵا چیەکەی چارە چییە؟ ئەی چارە وەڵی لێرە ئالێنا نام حەقی خۆم وەرەگرم ئابێ وەڵامێکم بەنێ ئابێ وەڵامێکی کاریگەرم بەنێ وەڵامی کاریگەرم نەدەنێ من لێرە کۆڵ نادەم ئەرە وەڵا ئامادەم بە هەموو شتێ بەخوا وەزارەتی پێشمەرگە سوێن بەڕەبی کەعبە ئامادەم وەزارەتی پێشمەرگە هەتا تێنە سەرخەت بۆ من کاکە بەس حەقی خۆم بەنێ برا داوای سواڵیان لێ ناکەم کاکە سواڵیان داوای سوال بە پارەم ناوێ پارەم مەدەنێ کاکە سێری ئەمە هەمووی لەسەر حسابی خۆم چوومەتەوە بە عەیادە سێریکە ئەمە تا بڕوا کاکە بۆ سێریکە کاکە خۆ کاکە یەکشتی نایاساییم لێ خوا قەزا بخا لە من ئەمە هەمووی وەرەقەی خەسخانەکەی کە
من وەرەقەم بڕیەوە زۆر باش کەس حسابی یەک داوای خۆت بگێنە لە شاشەکەی ئێمەوە والله بزانین داواکەی تۆ بە گشتی بە دوو شەبەوەی بتێت بگەین والله داوا لە سەرەکی حکوومەتی هێنەمی کوردستان ئەگەم بێتە سەر خەت بۆم کەیسێ منە من کەمەندامی سەنگەرم بە هەموو قانون و یاسایەک من نەخۆشنی من کەمەندامی سەنگەرم من پەکەوتەی فیشەکەم من فیشەک لێدام قوربان ئارە وەڵا دەستان ماچەکەم